دوو برا بە پەڕەگلایدەر بە ئاسماندا دەفڕن. دەیانەوێت لەسەر شاری سلێمانی بۆ یەکەم جار لە کوردستان و عێراق کارێکی جیاواز بکەن. 9000 مەتر لە زەویەوە بەرز بوونەتەوە. کاژمارەیەکی پێوانەیە. هاوکات یاری تاوڵەش دەکەن. ئەمە یەکەم جارە تیمی فڕۆکەوانی سلێمانی دەیانەوێت نمایشێکی سەرنجڕاکێش لە ئاسمان بکەن. ئەویش یاریە لە نێو یاریدا. ئێمە یاری تاوڵەمان بردووە لە ئاسمانە بکەین ئەوەی کە لە شوێنی ترا ناکرێتەنها لە ئەرزانە بێ، بەڵام ئێمە توانیمان لە ئاسمانە و بە پەڕەگلایدەر کاتێک کە ژێرمان هەمووی بۆشاییە بتوانین یاری بکەین و نەزارەکەش کەوێتە خوارەوە و نەپولەکانیش کەوێتە خوارەوە. تا زیاتر بەرز ببنەوە زیاتر هەست بە ساردی کەشوهەوا دەکەن. ئەم دووبرایە بۆ ماوەی 80 خولەک بە ئاسمانی شاری سلێمانیە سوڕانەوە. ئەو یاریکە گونجێت لەسەر مێزێ بکرێت لە نزیکی یەکەوە تەنها یاری تاوڵە و ئەو یاریانەیە کە یاریەکی زیاتر شەرقین یاریەکی جێگەشێ بێتەوە. بۆ بەرزبوونەوە پێویستیان بەوە هەیە کە خێرایی بار لە 35 پلە زیاتر نەبێ بۆ ئەوەی کۆنتترۆڵی جموجۆڵ و نیشتنەوە لە دەست خۆیان دەرنەچێت. برێکمان بەدەستەوەی برێکی پەرەگلایدەرەکە کۆنتترۆلی بەدەست خۆمانە ئەتوانین وای لێ بکەین کە هیچ ستیبل بێت نەجوڵێ بەم لا بۆ لا نەجوڵێ بە هێواشی بەڕێکی بڕوە. سورعەتی ئەو پەرەگلایدەرە لە دەست خۆمانەیە چەندێک هێواشی بکەینەوە لەبەرەوە ئەتوانین ئەو شتێک کە ئەمانەوێت لە کاتێکە کە گونجاو بێت بۆ ئەو کارە بیکەین. ئەمان دەیانەوێت ئەم یاریە تەنیا لە چوارچەوەی فڕین بە ئاسماندا بۆ وەرزشەوانان قەتیس نەبێت و هانی هاونیشتیمانیان و گەشتیاران بدەن کە هەمان چێژی فڕین بە ئاسماندا وەرگرن و ببێتە سەرچاوەیەکی باشی داراییش بۆ خۆیان. ئێمە چوینە تورکیا لە شارێکەیە بەناوی ئۆلودەنیس سەرچاوی داهاتی ئەو شارۆچکەیە لەسەر ئەم یاریەیە. هەر بۆ نەفەرێکە دەیفڕێنێ پایلۆتەکە سەر و $100 وەرەگرێت. ئەمەش دەتوانین لە سلێمانیە مادام کەشوهەوا لەبارە ئیشەڵا لە داهاتوویەکی نزیکە خەونی سەدان کەس هەزاران کەسی کە حەزی لە فڕینە بێتە دی. تیمی فڕۆکەوانی سلێمانی ساڵی 2009 دامەزراوە و یەکەم یانەی تیمی فڕۆکەوانیە لە کوردستان. ئەحمەد سەنگاوی ڕوودا و سلێمانی.